دوای ئامادەکاری هەردوو تیپی لاوانیانەکانی هەندرێن و پێشمەرگەی سلێمانیە بۆ یاری کۆتایی خولی لاوانی کوردستان، یاریەکە ڕۆژی هەینی لەسەر یاریگەی دووەمی فڕەنسا و هەریری لە هەولێر لە کاتژمێر 4 و 30 خولەکی ئێوارە ئەنجام دەدرێت. تیپی لاوانیانەی هەندرێن پاڵەوانی وەرزی ڕابردوو دەیەوێت بەرگری لە نازناوەکەی بکات و بۆ دووەم وەرز بە دوای یەک بەرزی بکاتەوە. هەندرێن دوای بڕینی دوو قۆناغ لەسەر ئاستی پارێزگای هەولێر و لە قۆناغی دۆمیش لەسەر ئاستی کوردستان گەیشتە یاری پێشکۆتایی و لەوێش سەرکەوتنی بەسەر سیروانی نوێ تۆمار کرد و لەسەر حسابی ئەو گەیشتە یاری کۆتایی با تەواوی پێکاتەکەشی بۆ یاری کۆتایی ئامادەیە. ئێستاش کە گەیشتنە یاری کۆتایی لەگە پێشمەرگەی سلێمانی ئەویش تیپەکی شایستەیە، تیپەکی زۆر بەهێزە، شانسی بردنەوەی هەردوو لامان 50-50ە. خۆشمان باش ئامادەکردێت لە ئەو یاریە، پێشتری یاریمان لە گەریان کردیە و دوو بە یەک دۆڕانی ناو سلێمانی ئینشاڵڵا لێرە سبەینێ پێش هەموو شتێک یاریەکی باش ئەنجام دەدەین و یاریزانی باش پێشکەشی شاری هەولێر دەکەین، دوایە ئەگەر ئەنجامی شات ئەوە شتەکی باشە. تیپی لاوانیانی پێشمەرگەی سلێمانی بە هەمان شێوە دوو قۆناغی لەسەر ئاستی پارێزگای سلێمانی و کوردستان بڕی تا گەیشتە یاری پێشکۆتایی، لەوێش بربەستی دەربەندیخانی بڕی و هاتە یاری کۆتایی. لاوانی پێشمەرگەی سلێمانی دوای ئەوەی لا قۆناغی کۆتایی لاوانی پلەیەکی عێراق نەیتوانی بگاتە یاری کۆتایی، ئێستا دەیەوێت بە بەرزکردنەوەی نازناوی کوردستان قەرەبووی بکاتەوە بە تەواوی پێکاتەکەشی بۆ یاریەکە ئامادەیە. هاتوچۆی یاریزانەکان هەنێکیان یاریزانەکان زۆربیان لە دەرەوەی شارن بێنەوە بۆ سلێمانی دوا ڕۆشتمان بۆ بەخاو مەسڵ و کۆمەڵێک کێشە مەشاکل ڕوویاوە، بەڵام سپاس بەخۆ تاسیری نەکردۆ یاریزانەکان، سپاس بەخۆ یاریزانەکان لەو تموحیانەوە بوو کە سەرکەینەوە بۆ متاز یارەق، بەڵام خۆی گەورە نەکرد بە نسیب. ئێمە لە وەکو ستاف لە یاریزانەکانمان ڕازین و هیچ شتێک تاسیری لێ نەکردوین. گەشتمان بە قۆناغی کۆتایی خولی کوردستانیش ئەمە خۆی ئینجازەکە بۆ ئێمە، ئینشاڵڵا بتوانین سبەینێ یاری نهاییە بتوانین سەرکەوتن بەدەستبێنین. هەردوو تیپی لاوانیانەکانی هەندرێن و پێشمەرگەی سلێمانی لەم وەرزە تەنها یەک جار ڕوبەڕوو یەکتر بوونەتەوە. پێشمەرگەی سلێمانی لەسەر خاچی خۆی بە 2 گۆڵ بەرامبەر گۆڵێک براوە بوو. ئەم یاریەش دەبێتە یەکلاکەرەوەی پاڵەوان و هەردوو لە هەوڵی بەرزکردنەوەی نازناوەکە دەدەن. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.